دەستخۆش پیاوان بەڕای من بچنە کۆرساتەوە زۆر باشە لای ئێمە کۆرسات بۆ ئەوەی هوشیاریان زۆرتر بێ لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ ژنە چونکە بنیەتی ژن وایە هەستی ناسکە هەستی زۆر ناسکە ژن پیا ئەوێ بزان لەگەڵ ئەو ناسکیان مامەڵە بکە بڕوا بکە لە بەیانەوە تا ئێوارە ئەم ژنە بە پێوە بێ ئیش بکە هیلاک ببێ خەریکی ماڵ و مناڵ بێ خەریکی میوان بێ بەڕێکردن بێ کە ئێوارە پیاوەکەی هاتەوە کە سەیری کرد بە پێکەنینەوە پێیوت ئەو لە شەو ساغ بێ کوورە تۆ نەبوویتە من چیم کردایە ماڵەکەم بە تۆوە جوانە گوڵە باخەکەم بزانە ئەم ژنە ئەم هیلاکەی لە قیمەوە لە سەوەی تۆ سەرسەفەر ئەمە زۆر مهمە ئەم سەر و زمان شیرینیە قیچێکە بە باوشێک پیا بکە ماچی بکە بۆ نەڕەزی لە دەدۆڕینی خۆشی ئەوێ من دڵنیام هەموو پیاوێژنی خۆی خۆشەوێ بۆ ڕەزی لە دەربڕینی ئێستەکانیە کاکە دەری بڕن پێویستمان پێیەتی ئێمە ژن پێویستمان پێ پیا و دەری ببڕێ کاکە ماچمان کەن باوەشمان پێ بکەن قسەی نەرمونیانمان لەگەڵا بکەن دەستخۆشیمان لێ بکەن تەقدیرمان بکەن هاندەرمان بن بۆ بەرەو پێشچوونمان ژنەکەیەتە کورسێکەوە بۆ ئەوەی شتێک فێر بێ ژیانی خێزانەکەی بەرەو باشتر بەرێن مێردەکەلیەوە ڕێگرە بووی بۆ ڕێگری بەڕێزم تۆش وەرە لەگەڵ یا بەشدار بە بزانە ئەو هاتووە تۆ خشتێک و ئەو خشت هێردووکتان ئەم دیوارە بنیاد بنێن لەسەر ئەساسی خۆشەویستی و بەختەوەری ئەبێ هەدەف لە دروستبوونی خێزانە هەدەفەکە خۆشببختی بێ هەردووکمان چێژ لە ژیانی ژن و مێرداتی ببینین نەک هەدەفەکەمان تەنها ئەوە بێ ماڵەکە و شوکردن یا ژنهێنان چونکە ئەگەرەوە هەدەف بێت دڵنیا بە سەرکەوتوو نابێت خێزانە کاتە بێ کچیش و کوڕیش بگەڕێنەوەی ئامانج لە زەواج چییە نەک خودی زەواج نەک خودی زەواجەکە هەدەف بێ ئێستا زۆر جار بە هەڵە تێگەیشتون کچە گوازانێ ئامانجەکەی شوکردنەکەیە کوڕە گوازانێ ئامانجەکەی ژنهێنانە نە ئەبێ بزانێ ئامانجی لە شوکردن چیە خۆت ئامانجی لە ژنهێنان چییە بەداخەوە پیا و ڕاستە بڵین ئامانجی زۆر جار لە ژنێران بەس تەسکی شیەکاتەوە بۆ لایەنە جنسێکە بەس بڕوا بکە لەوانەیە ئەوە بەشێکی پەیوەندی هاوسەرگیری بێ زۆری ترە لە پاڵ ئەوەیە ئینجا زەواج سەرکەوتووە بێ ئێستاڵێ لە پیاوە غەریزەیەک هەیە کە زۆر لە غەریزەی جنسیش و لە غەریزەی پارەش بەهێسترە ئەویش ئەوەیە ئەو غەریزەیە کە وەکو پاڵەوان سیر بکرێ یعنی بۆ نمونە ئەم ژنە ئەو ئیحساسی باتێک کە ئەم کە پێویستی پێێتی کە ماڵەکە بۆ ئاوەدانە کە بەبێبوونی ئەو ئەم ماڵە هیچ ئاوەدانێکی تیانە هیچ خۆشێکی تیانێ کاتێک کە پیا ئەم ئەحساسە هەست پێکە کە ژنەکەی بەردەوامە حساسی ئاتی وەکو پاڵەوانێک سێری ئەکا و ڕێز لە توانەکانی ئەگرێ ئیتر ئەم پیاوەڵی ئامادەی هەموو شتێک پێشکەش بە ژنەکەی بکە بەڵام ئێگەرم هەستە نەبوو ئەو کاتە لێرەوە کێشەکان دروستە بێت لە ناو ژن و مێرداوەکو چۆن ئافرەتیش پێویستی بە گرنگی پێدانە پێویستی بە ماچکردنە بۆ باوەشەیە کە بە ڕێزت باسێ کرد بەو ناسکێشانەیە بە هەمان شێوەش پیاو ئەبێ وەکو پاڵەوانی سیر کرێت لە ناو ماڵەکەیە کە ئەمە وای لێ کات پەیوەندیەکان زۆر خۆشتر و بەردەوامترە بێت ڕاستە زۆر جار هەچ کەسێ ئەو فعلەی ئەیکا لە نێتیا نێتی باشەیە ینی پیاوێک کە تووڕە ئەبێ لە نێتیا باشەیە نەک خراپە لێرە زۆربەی زۆری ئەو حاڵەتانی تووڕەبوونای کە پیا و زۆر تووڕە ئەبێ و هینێ بڵێن حوبی سەیتەڕە و زاڵبوونی هەیە لە ماڵە ئەگەڕێتەوە بۆ ئەوی وەکو لایانی عیلمی نەفس کە سیقی بەخۆی کەمە ئەو پیاوە سیقی بەخۆی کەمە ئەگەر بێت و ئەم ژنە وریابێ و زیرەک بێ بتوانێت بە شێوازێک لە شێوازەکان وای لێ بکە سقی باتێ لەلایانی ترەوە وردە وردە هەستەکەی کێشەکانیان بەرەو کەمی ئەڕوا چکە بەڕاستی فعلەن پیاویش پێویستی بەوەیە لەلایەن ژنەوە احتیمامی پێ بدرێ گرنگی پێ بدرێ یعنی دوجار هەردووشیان سوودمەندن هەردووشیان بڵێن ئەو خێزانە بەڕێوە ئەبەن و ئیداری کێشەکان بکەن خۆی بڵێن کێشە چارەسەری نییە بەڕاستی چونکە ئەگەر چارەسەریە بووە لە ئەسڵا وایە کێشە نەبووایە بەڵام ئیدارەدانی کێشەکان هەیە ژن و مێرد ئەبێ خۆیان هەوڵ بن ئیداری کێشەکان بەڕێوەبەرن بڵێ نابێ بێڵن زۆر تەڕەفی سێم و ئەوانە تەداخلی ژیانیان بکە کە بەڕای من بۆمان چارەسەر لەو زیرێکی عاتفی کە بەڕێزە باسی کرد ئەوەیە زیرێکی عاتفی ئەوەیە کە من چۆن بتوانم کێشە بەڕێوە بەرم چۆن بتوانم مامەڵێکی تەندروست لەگەڵ ئەم کێشەیە بکەم خۆی هەموو خێزانی کێشە ڕۆبەڕوویە بێتەوە بەڵام جیاوازەکە چی دروستێکە شێوازی مامەڵەی منە لەگەڵ کێشەکەیە
کە ئەگۆڕێ ئەو جیاوازی دروستەکە لە بینی خێزانێک و بە خێزانەکەی سە بۆ نمونە بەڕێزت چۆن مامەڵە لەگەڵم کێشەیەکەی جیاوازە لەگەڵی کەسێکی تر چۆن مامەڵە لەگەڵ ئەو کێشەیەکە ئەمەیەوە ئەکات کە کێشەی ئەم بە خۆشتر ئەچێت بەرەو پیری و ئاسانتر ئەبێ و ژیانیشی دوای کێشەکە خۆشتر ئەبێ ئەوی تریان کێشەکە بێ بە ماڵوێرانی بۆی و ئەبێ بەبێ تااقەتی و بێ بە خەفەت